وڵایە بینەرانی عزیز و خۆشەویست ئەنجومەنی کۆمەڵە ناوچەی خەلیفان هەڵدەستێت بە دابەشکردنی پێداویستی قوتابخانە بۆ ئەو قوتابیانەی کە بێسەرپەرشتن لەم بارەیە هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەوە ڤیدیۆ بین. ئەنجومەنی خەلیفانی كومەڵی ئیسلامی لە درێژەی کار و ساڵحێکەکانماندا ئەم ساڵیش بە هاوکاری خێرخوازە بەڕێز و دڵسۆز و بە پەرۆشەکانەوە هەستاوین بە دابینکردنی جلوبەرگ و قڕتاسیە و پێداویستیەکانی مەکتەب بۆ منداڵە چاوگەشەکانەوە بە سەر فەقیر و هەژارەکان بەسەر یەتیمەکانەوە ژمارەیان 265 قوتابیە بە کوڕ و کچەوە و لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازە بەڕێزەکانەکەین خوای گەورە پاداشتیان داتەوە هەموو ساڵەکان بەشدار بووینە لەو پرۆژانە و لە هەموو وەرزەکان یعنی وەرزی زستان و هاوین باڵپشتی چاکمان بووینە لە پرۆژەکانمان لە هاوکاریەکانمان بەسەر خەڵکی فەقیر و هەژارەوە لێرەوە دوعای خێریان لۆ بکەین. بەڕاستی ئەمە ئەرکێکی زۆر باش و ئاینی و ئیسلامەتیە و هەروەها ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی نەتەوەییە کە ئینسان خۆماڵی پێ ئەدات و ئەیداتە فەقیر و فەقارەکان تەطبیقکردنی ئاەتەکانی خوای پەروەردگارە و تەطبیقکردنی سنەتەکانی پێغەمبەری نازدارە سەڵاو سەلەم و هەروەها نوێکردنەوەی ڕێجەمعی پێغەمبەرانە چونکە چینی فەقیر و هەژار چاوی لەو کەسانەیە کە خواداینە و ئەهلی ئیمانن و ئەهلی ماڕن و ئەوە ئەرکێکی ئیسلامەتیە ئەرکێکی شەرعیە کە ئەوانەی کە خۆماڵیان پێدا چ لە ساڵێ جارێکدا ئینسان زەکاتی لێکەوی چ بەبێ زەکاتش کە خوا ماڵت پێ ئەدا و بە حەدش زەکاتشی نەبی ئەتوانە ماڵی خۆت ئیثار بکەی و ببەخشی لە پێناوی خوای پەروەردگار. سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەکەینکەوە بۆ دابەشکردنی جلوبەرگی قوتابخانە کە دەفتەر و قەڵەم و مساحە و جلوبەرگە. من وەکو قوتابیەکی پۆلیشەش کە سەرەتای قوتابخانە جلوبەرگی قوتابخانەم پێویستە. سوپاسی ئەو ئەنجومەنەی خەلیفان دەکەین کە ئەو ئەرکیان لەسەرێمەلا وەک جلوبەرگی قوتابخانەیە بۆ ئێمە دابین کرد وەک دەفتەر و کتێب و مساحە و چانتا و جلوبەرگ. من وەکو قوتابیەک زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفانەکەم کە بێتە پێداویستەکانی قوتابخانە وەکو پێڵا و جانتا و جلوبەرگ و خەلەم و مساحەوانیان بۆ دابین کردوین.